باش ئەوەی کە لە ماڵی خۆیان تاوانەکە ئەنجامەدات و لە کاتی خەو دایکی و دوو براکەیە کوژێت و باوکی لە ماڵەوە نابێ. پاش گەڕانەوەی باوکیشی بۆ ماڵەوە باوکیشی دەکوژێت و تەرمەکانیان بە ئۆتۆمبیلەکەی باوکی ئەگوازێتەوە بۆ دەرەوەی شار لە پارێزگای هەڵەبجە. تەرمی باوک و براکەی ئەگوازێتەوە بۆ چیای شنروێ، لەوێ لە ژێر قەنتەرەی قیری جادەی شنروێ لەوێ دایانەنێ و تەرمی دایکی و برا بچکۆلەکەشی دەبات بۆ چەمی کانی گوێست کە لە پشتی پارێزگای هەڵەبجەوە هەیە و شوێنێکی چڕە، تەرمەکان لەوێ فڕێ دەدات. پاشەوەی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجە و ئاسایشی پارێزگای هەڵەبجە ئاگادار کرانەوە لەو تاوانە. دەست بەجێ تیمی هاوبەشی پێکهێنراوە بە ئامادەبوونی سەرجەم ئەفسەرەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیس و ئاسایشی پارێزگاکە لەگەڵ هاوڵاتیان. پاشەوەی گەشتونێتە شوێنی ڕووداوەکە توانرا تەرمەکان بگوازرێنەوە بۆ پزیشکی دادی پارێزگاکە و تەسلیم بە کەسوکاریان بکرێتەوە و هەر هەمان شەو تۆمەتبارەکە دەستگیر کراکە کوڕی ماڵەکەی و تەمەنی 18 ساڵە پیشەی خوێنکارە دەستگیر کراوە دانی بە تاوانەکەدا نەخێر هیچ نەخۆشێکی دەرونی نییە و ئێمە ئەوەشمان نەویستەوە کە حامیلە بوو بێ. پزیشکی دادوەری ئەوانە هەموو پشکنینی تەواوی بۆ کراوە ئەرەنجامێکی بێ پێمان ڕاگەین. بۆ کارەکەی بۆ حەسوودی ئەگەڕێتەوە، ئیرەی بردن بە خێری بردن بە عایلەکەی خۆی و بە براکانی. نەخێر هیچ کەسێک هاوکاری نەبووە. ئەمەوێ ئەم هەواڵە وەکو خۆی بڕوات ئەم تاوانە تاوانێکی تاکە کەسیە، تاکە کەس ئەنجامی داوە. ئەو دەنگۆیانەی کە بڵاو بوونەتەوە کەسێک یارمەتیاوە یان کەسێکی تر کوشتوتی دوورن لە ڕاستیەوە.